زیاتر لە 10 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تێپەڕیوە. لایەنە شیعەکانی عێراق شاخیان لە یەکتر گیر کردووە و دیاری ژنیە تەنگژەکان کەی چارەسەر دەبن. زوو داوا دەکرێت مەرجەعیەتی شیعەکان دەستێوەردان بکا و ئاوێک بە ئاگری نێوخۆی شوێنکەوتەکانی دابکا. داوای دەستێوەردانی مەرجەعیەتی سیستانی لە پاش ڕەتکردنەوەی گفتوگۆ لەلایەن ڕەوتی سەدر لەلایەک و هەڕەشەی کەتیبەکانی حیزب الله بۆ گرتنەبەری ڕێوشوێنی مەیدانی بەرامبەر خۆپشاندەران لەلایەکی دیکەوە جددیتر بووە. چوارچێوەی هەماهەنگی کە لایەنێکی سەرەکی ناکۆکیەکانی عێراقا ئاڵا هەڵگری جەختکردنەوەیە لە پێویستی دەستێوەردانی مەرجەعیەت لە یەکلاکردنەوەی کێشەکاندا. لە بەرامبەردا ڕەوتی سەدر کە مام و باوکی موقتەدا سەدری ڕابەریان بە مەرجەعی خۆیان دەزانن و جارجاریش بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ موقتەدا سەدری ڕابەریان بە میراتگری ڕاستەقینەی مەرجەعیەتی شیعەکان ناو دەبن دەستێوەردانی سیستانی بە پێویست نازانێت. ئەوە تا سەرکردەیەکی ڕەوتی سەدر کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێ بە سایتی جەزیرەنێتی ڕاگەیاندووە ئەوە ئەرکی مەرجەعیەت نییە و خۆشی بەوە ڕازی نییە دەستێوەردان لە پرسی سیاسیدا بکە بە تایبەت کە ئێستا سەقفی داواکاریەکان بۆ چاکسازی بەرز بۆتەوە. ئەمە لە کاتێکدایە هاوڵاتیانی عێراق دەستێوەردانی مەرجەعی سیستانیان لە کاروباری سیاسی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چاک لەبیرە. ئەو کاتەی فتوای جیهادی دژی داعش دەرکرد و پاشان فتواکەی بۆ دروستکردنی حەشتی شەعبی قۆزرایەوە. دواتریش لە نامەیەکدا دەرفەتی هەڵبژاردنەوەی نووری مالیکی بۆ سەرۆگۆزیرانی عێراق بۆ جاری سێم سووتاند. دوایین جاریش لە پاش خۆپشاندانەکانی تشرینەوە لە ساڵی 2019 وەکیلی مەرجەعیەتی شیعە لە کەربەلاوە داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەتی کرد و بەو هۆیەوە عادل عەبدولمەهدی دەستی لە پۆستی سەرۆگۆزیرانی وڵات کێشایەوە. فەزڵ ئەحمەد توێژەری کاروباری عێراقی بە سایتی جەزیرەنێتی ڕاگەیاندووە مەرجەعیەتی شیعە بە شێوەی ئاشکرا دەستێوەردان لە کاروباری سیاسی عێراقدا ناکات مەگەرەوەی پێکدادانی چەکداری لە نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی ڕووبدا. ئەو توێژەرە باسی لەوە کردووە سیستانی دەزانێ هەردوو لایەنی ناکۆک چوارچێوە و ڕەوت مەرجەعی دیکەی خۆیانیان هەیە. سەدر خۆی بە مەرجەع دەزانێ و چوارچێوەش مەیلی لایەنداری ئێرانیان هەیە. فەزڵ ئەحمەد دەڵێ مەرجەعیەتی نەجەف دەسەڵاتی ناچاری بەسەر لایەنەکاندا نییە هەر بۆیە تا بتوانێت دەستێوەردانی ئاشکرا و پێشبینی کرا و لە دۆخی سیاسی وڵاتدا دوادەخا. لە بەرامبەردا دکتۆر حەیدەر بەرزنجی شیکەرەوەی سیاسی نزیک لە چوارچێوەی هەماهەنگی بە سایتەکەی ڕاگەیاندووە شوێنکەوتووە عێراقیەکانی عەلی خامنەیی ڕابەری شۆڕشی ئێران عەلی سیستانی بە مەرجەعی سیاسی خۆیان دەزانن. بەو پێی خودی خامنەیی فەرمانی پێکردوون لە کاروباری سیاسیدا شوێن پێی سیستانی هەڵبگرن. سیاسیەکانی عێراق بەهۆی ململانەیە کەسی و مەزهەبی و دەرونیەکانی خۆیانەوە وڵاتیان بەرەو کەناری شەڕ و نائارامی بردووە. تا ئێستاش هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ ڕزگارکردنی دۆخی چەقبەستووی وڵات بوونی نییە.